بەڕێزان ئەم عیشایە کە لە مزگەوت نوێژم کرد و هەروها دوێنێ عیشاش بەڕاستی کۆمەڵێ مناڵ لە دواوە دەستیان کرد بە پێکەنین و حیلکە حیلک و هاسک و یعنی بە شێوەیە کە لە ڕاستیان نوێژیان لە زۆربەی ئەو خەڵکەتێکدا بە تایبەتی ئەوانە لە نزیکی ئەوانە نوێژەکەن یعنی هەر نازان لە نوێژەکانیان ئاڵێن چی هەر مێشکیان بەس لەلای ئەوانە جا قەدەرەن ئەمڕۆ لە پاڵی منابوون 3-4 مناڵ بوون لە پاڵی منە بەڕاستی زۆر بێتامانە پێەکەنین یعنی گەیشت بۆ حدێک هیچ خۆ من پێ نەگیرا بە تایبەتی بەڕێزێکیش لە پێش لە ڕیزەکەی پێشەوە مناڵێکی لەگەڵ خۆیان هێناوە مناڵەکە تەمەنی یعنی لە 2 ساڵانایە کەمتریش لە 2 ساڵ کاتێک کە على ئاساس بۆ نوێژ هێنایەتی بۆی فێری نوێژ بێ هەر کاتێک کە نوێژەکە ڕۆیشتە ڕووکایان ڕۆیشتە سجودا بەرێک لە دواوە و حرکاتی بۆ ئەمانە کرد و ئەمانیش ئیتر پێەکەنین بەڕاستی نازانم چۆن نوێژی عیشام کرد دوای نوێژەکە خۆم پێ نەگیرا و مناڵەکانم بەردەمیانم گرت وتم برایە خەڵکینە ئەکەنە خاتر ئەو خوا ئێمە بۆ نوێژ هاتووین یعنی ئەمە مناڵانن کە نوێژ لە خەڵکی تێکەدەن یعنی کەی ضرورە مناڵێکی 2 ساڵان ئەهێنی لەگەڵ خۆتا بۆ مزگەوت حتا ئەگەر لە شانی خۆت شایی وێسێنی ئێمە ئەڵێن دنگە بکەوێتە بینی نوێژەکان ئەبڕێ و کەراهەتی هەیە ئەی مناڵێکی بچوو کە ئەهێنی نوێژ نازانێ و یعنی بیل لەوانەیە جاری وایشێ میزەکاتە خۆیان چەند جارێک یعنی نەک میز پیسیشی کردوتە خۆیان لە مزگەوتام ئێمە خۆمان خادم و عینەکان دوای ئەو پاکمان کردوتەوە یعنی بۆ مناڵی بچووکی 2 ساڵان و 3 ساڵان ئەهێنرێ بۆ مزگەوت پاشان ئەو مناڵانەی کە گەورە بوون یعنی کە پێەکەنین گەورە بوون یعنی عمریان 9 ساڵ و 10 ساڵ و تێشەنە لەوانەیە 13 بێ یعنی باشە ئەمانە قەت تەمێ ناکرێن قەت نەسیحەت ناکرێن قەت فێر نەکراون کە یعنی نوێژ ئەگەر پێ بکەنی لەبان نوێژ و دەنگت دەرچێ نوێژەکەت بەتاڵە باشە قەینا کوڕم ئەگەر خۆتت پێ ناگیرێت بۆ لەقەیەک ئەوەستن بۆ 4 و 5 لەقەیەک ئەوەستن شەقەدەن لە یەکتری ئەلم ماوە لە کورتە ڤیدۆیەکە جەنابتان بە چاوی خۆتان بینیتان لەبان نوێژ لەقەیان لە یەکتری ئەدا تحڕوشیان بە یەکتری کرد دەستیان بۆ یەکتری ئەبرد یعنی گەورەش بوون تەمەنیان لەوانەیە نزیک بلوغ بێ نزیک پێگەیشتن بێ یعنی حیفە بەڕاستی ئەمانە یعنی بەو شێوە پەروەردەکراون کاتێک مناڵ ئەنێرێ بۆ مزگەوت ئەبێ تەمێ بکرێ ئەبێ فێری ئادابی مزگەوت بکرێ ئەبێ هەیبەتی مزگەوت بپارێزێ ئەبێ ئاگای لە خۆی بێ لەکوێیە وەستاوە ئەمجا مناڵەکان ئێمە وەکو ئەهلی مزگەوت با مناڵەکان بخەینە بین خۆمان نێڵین دوان وسیان بە یەکەوە بوون بیان خەینە بینی خۆمان بۆ نێڵن ئەو شێوە هەڵسو کەوتانیان هەبێ لە ناو مزگەوتەکانە بۆی خۆشەویستەکانم من نەسیحەتێکی گشتی بۆ مامۆسایانی مزگەوت بۆ ئەوانەی کە دەرسی تەلەبە مناڵە دەنەوە لە مزگەوتەکانە و لە سنتەرەکانە ئامان نەسیحەتی مناڵەکان بکەن فێری ئادابەکانی مزگەوت و ئادابەکانی نوێژکردنیان بکەن نەسیحەتی هەموو مسلمانانی تریشەکەم ئەهلی نوێژ کەوا ئەگەر مناڵیان هێنا با مناڵەکە زۆر بچووک نەبێ ئەوەندە بچووک نەبێ ئەو مناڵە نازانێ نوێژ چیە و نازانێ دەست نوێژ چیە و نازانێ ئەم شوێنە چیە و لەوانەیە میز کاتە خۆیان لەوانەیە هەندێک حرکات بکە یعنی ناکرێت نابێ یعنی ئەو مناڵە على الأقل ئەبێت تەمیزی هەبێ یعنی دەستی ڕاستی لە دەستی چەپی بکاتەوە على الأقل ئەبێ بزانێ نوێژ چیە و یعنی بۆستی لەگەڵ باوکیە حرکاتەکان لەگەڵ باوکی ئەنجام بدە ئەمجا مناڵەکانیش هەوڵ بدەن بیان خەینە بینی خۆمان لە کاتی نوێژەکانە بۆیە داواتان لێ یەکەم ڕجاتان لێ یەکەم ئەگەر وابێ خەڵکێکی زۆر دوایی ڕوو لە مزگەوت ناکە بەڕاستی ئێمە ئەبینە هۆکاری ئەوەی کەوا خەڵک بتۆرێ لە مزگەوت لە ماڵی خوا نابێ مناڵ بەو شێوازە بێ یعنی ئەگەر بیان تێڵی باوەڕکە لەوانەیە سبەی و دووسبەی تۆ بێرن لە ناو مزگەوت تا دەستکەن بە تۆپێن بۆ نەبووە یعنی ئەوشمان بینیوە لە هەندێک لە کورتە ڤیدۆکانەکەوە لە هەندێک لە وڵاتان لە ناو مزگەوت تا تۆپێنیان کردووە لە هەندێک شوێن مۆبایل دێنن خەریکی پۆپچین لە ناو مزگەوتە لە شەوی لەیلەتول قەدرە پیان وتمتیان مامۆستا نەسیحەتێکی ئەو گەنجانە بکە گەنج پێگەیشتوو تەمەنی 14 و 15 و 16 بەسەرەوە خەریکی پۆپچین لە ناو مزگەوتە شەوی لەیلەتول قەدر بەداخەوە ئەم زاهیرە و دیاردەیەکی نامۆیە بۆیە من ئەم کورتە ڤیدۆیی لەسەر ئەەکەم چونکە بەڕاستی زۆر بە نامۆ ئیبینم و هەندێک کەسیش لەوانەیە تەحملی نەکاو ڕەتفعلێکی خراپیشی هەبێ بۆیە زوو با چارەی بکەین